وەرزی پێگەشتنی گوڵە هێرۆیە ئەو گوڵەی وەڕای دیمەنە جوانەکەی سوودی خۆراکیشی بۆ مرۆڤ هەیە. شارەزایەکی دەرمانی جیایی باس لە سوودە تەندروستیەکانی گوڵە هێرۆ دەکات. یەکێکە لە گوڵە دەرمانەکان کە هەم بۆ پێداویستی جوانکاری بەکاردێت هەمیش وەکو دەرمان ئەتوانین سوودی لێ ببینین لە پێداویستی جوانکاریە. سەرەتا حەزەکەم باسی ئەو بکەم گوڵە هێرۆ بە هەر ڕەنگێکی بێ بۆ زیبکەی دەموچاو زۆر باشە، بە ئاوەکەی دەموچاوی پێبشۆی دەموچاو گەنجەکاتەوە، ڕێگرێکا لە چرچولۆچی دەموچاو زۆر جوان ئەکا، بە تایبەتی بۆ زیبکەی گەنجان زۆر بەسوودە. پاشان بۆ خواردن تەنها گوڵە کاڵە سپێکەی باشتر وایە بەکاربێنێ نەک ڕەنگەکانی تری بۆ جوانی، بەڵام گوڵە سپێکاڵەکەی بۆ خواردن بەکاردێت بۆ ئەو کەسانەی کۆکەی وشکیانەیە، بۆ کۆکەی وشک زۆر باشە. پاشان ڕەگەکەیشی بەکاردێ هەم بۆ ئینتیهابی میزڵدان، بۆ بەردی گورچیلا میزێنەرێکی زۆر باشە، بۆ پرۆستاتیش باشە، بۆ ئەو مناڵانەی کێشەی میزڵدان و گورچیلانێ زۆر سەلامەتە ڕێگی هێرۆ. گوڵەکەیشی وتمان بۆ کۆکە زۆر باشە. پاشان بۆ هەندێک حاڵەتی قۆڵۆن و قەبزی لە گەورە و لە مناڵە بەکاردێ، چونکە گوڵەکەی لینجێکی تێ ئەمما دە لینجیەوە ئەکا کۆکە نەرم کاتەوە، پاشان ڕیخۆڵش نەرمەکاتەوە. بەڕای شارەزایەکی دیکەی دەرمانی جیایی خواردنی گوڵە هێرۆ سوودی هەیە ئەگەر بە شێوەیەکی زانستی بەکار بێت. باشتر وایە ئەگەر تۆکەی بێ بیهاڕێت ژەمی یەک کەوچکە چای بکاتە کوپێ شیری گەرمەوە بیخوات. ئەگەر گەڵاکەشی بێ ئەگەر ئەمە بە تایبەتی بۆ قورگەکە وەکو چۆن ناوچی بەهێ کۆکە حەساسێت و قورگنایڵە ئەمیش هەروایە بۆ سنگ سافکردن ئەوانەی کۆکێکی زۆر کۆکە ڕەشە و کۆکێکی زۆر خراپیان هەیە ئەو کۆکەیش نەیەڵە. اینجا ناوکەکە ئەگەر ناوکەکەیان بەکار هاورد ناوکەکە کەوچکە چایە ناوچی هێرۆی هاڕاو ئەکاتە ناو کوپێ شیری گەرمەوە دەیخوات. بەڵام ئەگەر گوڵەکە خۆی بوو ئەوە دەبێت گوڵەکە وەکو چای بکوڵێنی، ینی سێ گوڵی تێکی زیاتر نا سێ گوڵ بکەیتە ناو قۆریە ئاوەوە بیکوڵێنی و ئاوەکەی بخۆیت بۆ وەکوتمان بۆ سنگ و کۆکە و حەساسێت و گەدە و دوانزەگرە و ڕیخۆڵە و کەڕوو و بەکتریا پاک دەکاتەوە. گوڵە هێرۆیەکێکە لە گوڵە جوانەکان کە ماوەی مانەوەی زۆر کورتە، بەڵام هاوڵاتیان دەتوانن وەکو چارەسەری پزیشکی سوودی لێوەربگرن. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.